ڕۆژ باش لەم بەشەدا وەزارەتی پەروەردە خەریکی چییە دیسانە کۆمەڵێ فاکتەر دەخەمە ڕوو لەبەر ڕۆشنایی 6,000 توێژینەوەی زانستیدا کە چ فاکتەرێک باشە بۆەوەی خوێندکار چالاک کاتەوە و ئاسی مامۆستاکان بەرز کاتەوە و وەزارەتی پەروەردە نایکات. بە کۆمەڵە توێژینەوە دەست پێ دەکەم کە کۆی دەکاتە 196 توێژینەوەی زانستی باسی فیدباک دەکات مەسەلەنێکی لەو شخاڵانەی کە ئەندازەی کاریگەری زۆر بەرزە دەگاتە 1.13 ینی کاریگەریی ناوازەی لەسەر کارایی خوێندکارەیە سەرەدا و فیدباکی ڕاستسازی فیدباکی ڕاستسازی ئەو فیدباکەیە مامۆستا بەکاری دێنێ بۆ ڕاستکردنەوەی هەڵەکانی خوێندکار دوایوێت تێکستێک دەنووسێ و سەرەداویش بریتە لەوەی کە مامۆستا کە پرسیارێک دەکات خوێندکار ناچێتەوە سەر وەڵامەکە کۆمەڵ خاڵی دەدات وەکو سەرەدا و وای لێ دەکات چالاکی دەکاتەوە و وەڵامەکەی دەدۆزێتەوە ئەمە ئەندازەیەکی کاریگەری ناوازەی هەیە. لەم توێژینەوەدا باسی خەڵاتکردن و سازش ستایش کراوە کە من لە بەشی داهاتوودا دێمەوە سەری فیدباکی ڕاستەوخۆ یا فیدباکی دواخراو یعنی کە خوێندکار کارێک دەکات تێکستێک دەنووسێ هەندێک مامۆستاکان فیدباک ڕاستەوخۆ فیدباکی دەدەنێ ئەمە ئەندازەیەکی کاریگەری بەرزی هەیە بە پێم 196 توێژینەوە دەکاتە 0.52 ینی باشە بەڵام ئەو مامۆستایانەی کە فیدباکەکە دوا دەخەن بۆ وانەکانی داهاتووتر دوایی پێت دەڵێن هەڵەکانی ئەمە چییە ئەوە کەم دەبێتەوە بۆ 0.28 ستایشی مامۆستا زۆر خراپە تەبان ئەوەش دواتر دێمەوە سەری بە پێی هەندێ مێتاشیکاری کە کراوە لەسەر ئەو خاڵانەی کە گرنگن کۆمەڵی مێتاشکاریم لە بەردەسایە هەمویان بە 1,327 توێژینەوەی زانستیان لە خۆ گرتووە و 110,373 خوێندکار بەشداریان تێدا کردووە ناوەندی ئەمانە 0.48 ینی باشترینیان کە ئەندازەیەکی کاریگەری زۆری بەخشووە بە موتیڤ ئەو پاڵنەرانەیە کە پاڵ بە خوێندکارەوە دەنێ بۆ ئەوەی چالاک بێت کار بکات یەکە لەو مێتاشیکاریانە لێرە بەرزترین نمرەی هەیە مەتاکە ڕۆس ساڵی 1970 کردوێتی ئەندازەی کاریگەری 0.73 یعنی زۆر بەرزە لەسەر خوێندکار ئەنی موتیڤ کاریگەری زۆرە ئێمە چەند موتیڤی خوێندکار بەرزکەینەوە پاڵنەرەکانی خوێندنی لیا زیادکەین کە ئارزووی هەبێ کار بکە خوێن بکە ئەوەندە کاریایی ئەوان بەرز دەبنەوە 65 توێژینەوەی زانستی لە خۆی گرتووە و ئەندازی کاریگەری 0.73 توێژینەوەیکی دیکەی کراپ هەیە کردوێتی لەگەڵ چەند توێژەریش کە ساڵی 93 ئەندازەی کاریگەری 0.65 ئەمە 21 توێژینەوەی زانستی لە خۆی گرتووە و توێژینەوەیکی دیکەش هەیە 25 توێژینەوەی زانستی لە خۆی گرتووە ئەمە مێتاشێکاریەکی فایزە ساڵ 5 کردوێتی ئەندازەی کاریگەری 0.56 یعنی دیسانەوە کاریگەریەکی زۆری لەسەر خوێندکار هەیە. کۆمەڵەشتمان هەیە دەربارەی کاریگەری خوێندنگە ڕاستیەکەی هیچ نوعی لە خوێندنگەکان بە پێم توێژینانەوەی کە لە لای منە بازم دەرەنجامەکەی چەندێکە کۆی توێژینەکان 4,150 توێژینەوەی زانستیە لەسەر راستی جیهان 4 ملیۆن و نیو خوێندکار بەشداریان تێدا کردووە بە پێی ئەم 4,150 توێژینەوەی جۆری خوێندنگەکان کاریگەریکی زۆریان نییە یعنی لێرە لە بەردەستمایە خوێندنگەی کاریگەری خوێندنگەی حکومی ناحکومی خوێندنگەی ئاینی خوێندنگەی هاوینە وانەی بکە بە هاوینان هەیە یا خوێندنگانەی کە نەتەوەی جیاواز تێکەڵ یەکتری دەکەن ئەمانە یعنی پشووی یعنی با بڵێن ئەمانە هەمووی کاریگەریەکی زۆر نزمی هەیە ئەوەندە زۆر گرنگ نییە بەڵام کاریگەری خوێندنگە بۆ خۆی 0.48 کاریگەریەکی باشی هەیە بێگومان ئەوە هەمووتان ئەیزانن پشووی هاوینە کاریگەری خراپی هەیە لەسەر خوێندکار بەو ئەتیبارەی کە لە سەرەتای با بڵێن کە خوێندنگەکان دەست بەردەوام دەکەن مامۆستاکان دەزان شتیان لەبیر دەچێتەوە کاراییان نزمت دەبێتەوە بەوانە بەڕێوبەر و مامۆستا گەورەترین کاریگەریان مامۆستا گەورەترین ئەندازەی کاریگەری هەیە لە چاو بەڕێوبەریشیانی بەس ئیدارەی مەکتەب بەڕێوبەر مامۆستا کاریگەریان هەیە گروپە بچووکەکان کاریگەریان هەیە ئێستا 78 توێژینەوەی زانستیم لە بەردەستایە کە 3500 خوێندکار بەشداریان تێدا کردووە بە پێی ئەمە ئەندازەی کاریگەری گروپە بچکۆلەکان 0.49 یعنی کە گروپی بچوک بچوک بەکارێنی وانیان پێ دەڵێیتەوە
ئەو خوێندکارانەی کە دوای دەوا مامۆستاکان ئەیانێڵنەوە بۆەوەی ئیشێک هەیە نەیان کردووە با بڵێن بۆی بیکەن ئەوانە کاریگەری خوێندکار بەرز ناکاتەوە بەڵکو زیانیشی هەیە ینی 207 توێژینەوەی زانستی باسی ئەمە دەکەن کە 14,000 خوێندکار بەشداری تێدا کردووە ئەندازەی کاریگەری ناقص 0.16 بەو پێەیە ینی زیانی بە خوێندکار هەیە ئەوانە ینی کارایی بەرز ناکاتەوە با بڵێن ئەوەی کەس جێگەی سەرنج ڕاکێش بێ ڕفتارەکانی ناوپۆل یعنی خوێندکار چ ڕفتارێک دەکا مامۆستا چ ڕفتارێک داکە ناوپۆل ئەندازەی کاریگەری بە 560 توێژینەوەی زانستی کاتە 0.8 ینی کاریگەریەکی ناوازەی هەیە کەمکردنەوەی ژاوەژاوی ناوپۆل دیسانەوە کاریگەریەکی زۆری هەیە دەکاتە 0.4 لە ئاستی خوار ئاستی مام ناوەندەیەوەیە 165 توێژینەوەی زانستی بە بەشداری 8500 خوێندکار ئەمەمان دەداتێ بۆ ژاوەژاو 0.34 و دواشت لەم خشتەیەدا کە وەریگرم ئەوەیە کە کاریگەری هاوڕێ ئەندازەی کاریگەری بەپێی 12 توێژینەوەی زانستی کە کراون لە چەند وڵاتێکدا 0.53 ئاسێکی زۆر باشە هەمووشمان دەزانین عنی خوێندکار کاریگەریکی زۆری لەسەر کارایی خوێندکار هەیە بەرزێکاتەوە دای دەگرێتە خوارەوە ئەمە کارایی هەیە خشتەیەکم لە بەردەستدایە تایبەتە بە مامۆستا ینی مامۆستا چەند کاریگەری لەسەر کارایی خوێندکار هەیە هەموو بڕگەکانی تقریبان کاریگەریکی زۆر بەرزمان دەدەنێ ئەم توێژینەوانە با بڵێن کۆی دەکاتە 2225 توێژینەوەی زانستی 402,300 خوێندکار بەشداریان تیادا کردووە و ئاستی مامناوەندی مامۆستا 0.49 بەڵام لە هەندێک شوێندا مامۆستا ئەندازەی کاریگەرەکەی زۆر بەرزە بۆ نمونە وانەگوتنەوە بە گروپی بچووک کۆمەڵە خوێندکار کۆ دەکاتەوە ئەمانە 402 توێژینەوەی زانستی هەیە ئەندازەی کاریگەری ناوازەیە 0.88 کارایی خوێندکار زۆر بەرز دەکاتەوە گروپە بچووکە ئێمە گروپەکانمان هەمووی زۆر گەورەیە بە خۆمان دەزانین هەمومان کۆڵەتی وانەوتنەوە 141 توێژینەوەی زانستی هەیە ئەندازەیەکمان دەداتێ کە 0.44 گەشەکردنی پرۆفشناڵ خاڵێکی زۆر گرنگە کە وەزارەتی پەروەردە بەڕاستی زۆر پشتگوێی خستووە لەبەرەوەشە ئاستی مامۆستاکانی ئێمە ئاستێکی نزمە ینی ئەو خولانەی ئەکاوان دەیکەنەوە بە ناوی خولی شیاندن من سەرکارێکی زۆرم هەیە لەگەڵ ئەو مامۆستایانەی کە لەو خولانەیە دەبنوانە زۆر کەم ئەو خولانە پرۆفشناڵ ئەنرخێنن و ئەو خولانەی کە با بڵێن ئەمریکیەکان و ئەوانی دیکە بۆیانی دەکەنەوە ئەوانە بە باش دەقڵکەن ئەوانش زۆر کەمە لە بۆ مامۆستاکانی ئێمە گەشەکردنی پرۆفشناڵ ئەندازەی کاریگەری بە پێی 537 توێژینەوەی زانستی کە 4,000 مامۆستا بەشداری تێدا کردووە دەگاتە 0.62 ئەندازەیەکی زۆر بەرزە پێوەلەکاندنی ناوناتۆرە بە خوێندکار 79 توێژینەوەی زانستی پێمان دەڵێ کاریگەریەکی بەرزی هەیە یعنی ناوناتۆرە لەوانێ دەربڕینەکەم باش نەبێ تایتڵ مەبەستمە یعنی بەیەکڵی تۆ زۆر زیرەکی تۆ تەمەڵی ئەم تایتڵانە ئەمانە کاریگەری زۆری لەسەر خوێندکار هەیە مامۆستا دەبێ زۆر وریا بێ ینی بە هەردوو بارەکەیە بێگومان دەزانم بارە خراپەکەی بەکار نایەنن تۆ زیرەکی تۆ تەمەڵی تۆ بەکەڵک نایە بەڵام بارە باشەکەشی تۆ زیرەکی تۆ باشترین کەسی زیانێکی زۆری هەیە لەسەر خوێندکار ئەو خاڵی جێگەی سەرنجی ئێوە بێت دەچمە سەر خشتەیەکی دیکە کاریگەری ماڵەوە لێرە وەرناگرم باس ناکەم تەنها کۆی شتەکان تێتە دەڵمانی کەشی ماڵەوە ئەوەی کە گرنگە و کاریگەری هەیە دۆخی ئابووری کۆمەڵایەتیە و کەشی ناو ماڵەوەیە کەشی ناو ماڵەوە چەند توێژینەوەیەکمان هەیە دۆخی ئابووری کۆمەڵایەتی 500 توێژینەوەمان لەسەری هەیە 177,000 خوێندکار بەشداریان تێدا کردووە کە 500 توێژینەوەیە بە کۆی گشتی ئەندازەی کاریگەری 0.57مان دەداتێت لەسەر ئەمە زۆر ڕەناوەستم تەماشاکردنی تیڤ تەماشاکردنی تیڤ یەکێک لەو هینانەی کە زۆر خراپە ئەندازەی کاریگەری ناقص 0.8 ینی زیانی بۆ خوێندکارەیە
وا لێرەدا تقریبا 37 توێژینەوەی زانستی هەیە زیاتر لە ملیۆنی خوێندکار بەشداریان تێدا کردووە مەبەستمەوەیە کە تەماشاکردنی زۆر یعنی تەماشاکردنی زۆری تیڤ بە تەنگەوە هاتنی دایک و باوک کە زۆر گرنگە خاڵێکی زۆر گرنگە 716 توێژینەوەی زانستی هەیە کە 320,000 خوێندکار بەشداری تێدا کردووە ئەندازەی کاریگەری 0.50 کاریگەریی زۆر باشی هەیە بە تەنگەوەت منداڵ کەی هەست دەکات بە تەنگیەوە دێن ئەمە ئێستا کەتی نییە کە زۆر لەسەر بوەستم بەڵام یەک خاڵێک دەڵێم شتکردین بۆ منداڵ شتکردنی کە شت بۆ منداڵ زۆر دەکڕی نیشانەی ئەوە نییە کە بە تەنگی مناڵەوە دێ ئەو خاڵکی زۆر گرنگە منداڵەکانەوە زۆر باش دەزانن میوان کاریگەریەکی ئەندازەی کاریگەکەی 0.29 یعنی کە میوانت زۆر دێ حەفتا و یەک توێژینەوەی زانستی لێرە یعنی کاریگەرەکەی با بڵێن کاریگەری خراپی نییە مەبەست میوان بە شێوەی ئاسایی نەک میوان زۆر یعنی یا میوانی کەموانە میوانێکی زۆر کە دێت ئەندازەی کارەکەی 0.29 یعنی با بڵێن باش نییە بۆ منداڵ بەڵام زیان بەخشش نییە بۆ منداڵ یعنی ئەتوانێت ئیشی خۆی بکاتەوانە شتێکی دیکەیە کە زۆر جێگەی سەرنجە بۆ من بۆی ڤیددیۆکە درێژ نەبێ ڕادەوەستم لێرە من دواتر دێمەوە سەر ئەم بابەتە لە بەشێکی دیکەدا تەسەوڕەکەم بەشێکی دیکەش بڵێم لەسەر ئەوەی کە هەندێک فاکتەری دیکە وەرگرم کە کارایی خوێندکار با بڵێن بەرز دەکەنەوە وەزارەتی پەروەردە نایکات دوای ئەوە دێمە سەر بەشێک بناوێن خەڵات و ستایش کە زۆر کەس چاوەڕوانێتی کە کاریگەری خراپی بۆ خوێندکار هەیە زۆر سوپاس بۆ میهرەبانیتان